باشە مامۆستا بەڕێستان لە ژیانی خۆت زیاتر حەستان لە ماڵی دنیایە یانیش لە هونەرەکەت؟ ماڵی دنیای سرب دەکەی دەڕوا ماڵی دنیا دەرەوەی فەنەکە دەبینی ئەوزە لەبەر هەندی ئەمە دائیم دەڵێنە برادران کاکە ئەتوو فەندێکی بکە سبێنێ شەرمەزار نەبی چونکە ئەو فەنە دەمینێتن شتێکی دەکەی ئەگەر ناشرین بی ناخۆش بی خەڵک پێی ناخۆش بی ئەوە دەبتە لە کەچی ڕەش لە نویچەوانت پارە سرف دەکەی دەڕاتێن دەوڵەمەندی فەقیری مهم نییە ئێستا کابراایەکی فەنانێک ئێستا لە ناوەمە فەنانەشی مەشهور مەشهورترایان دەوڵەمەندێک دەوڵەمەند هەیە میشە 100,000 کەس دەیناسی بەس فەنان هەیە لە هەرێم هەموو دەیناسن تێدەگەی ئەوزە لەبەر هەندێ هونەرەکە مهمترە لە هەموو شتێک. باشە مامۆستا لە 1972 تیپێکتان دانا کە زیاتر مۆسیقا و گۆرانی و ئەو بابەتانەی لە خۆ دەگەر لەگەڵ مامۆستای خوالی خۆش بوو تەڵعەت سامان دەمێت تۆزێک باسی کار و چالاکیەکانی ئەو گروپەم بۆ بکەیت تا کۆمەڵەی هونەر و وێژەمان دابەزران باسم کرد پێشترێ لقەکمان دامەزران لە کۆمەڵەی هونەر و وێژەی کوردی کۆمەڵەی هونەر و وێژەکەی مۆسیقای لە خۆ دەگرت شانۆی لە خۆ دەگرت درامای لە خۆ دەگرت شێوەکاری لە خۆ دەگرت هەموو ئەو لقانەی هونەری لە خۆی دەگرت حتا ئەمە ناوەناوە حەفتێزارێک فلیمی سینەماییمان عرض دەکرد هەرچەندە زێمە زۆر تەسک و ناخۆش و ئەوە بوو دوای ئەمە لە کۆمەڵی هونەر و وێژە کوردی چەند لقەکمان هەبوو لقی ڕواندزمان هەبوو ئەوە لقی ڕواندز ئەمن و ڕەوانشاد فەرید زامدار چوین ئەو لقەمان لەوێندەی کردەوە لقی کۆیەمان هەبوو سەردەمەشی لقی مەقسیفمان هەبوو لقی حەلەبجەمان هەبوو لقی خانەقینمان هەبوو ئەوانە هەبوو ئێستاش ناموای خانەقین مایە حەلەبجە مایە ئەوە دوو ڕواندزیش مایە ئەو سێ لقەمایە تا ئێستا مەسیب پیشان کردەوە سار لقمایە ئێستاکە باشە مامۆستا ئەو گروپە بۆ نەما و کۆمەڵە بۆ نەما هەیە من ئێستا زۆر هاتوویان ناکەم شتێک ڕوویدا من ئێستقالمدا هەموو برادری من هەموو خۆشەویستی منن بەس من نەمام لەوێندرەکە استقالمدا ئیدی ئێستا بەخۆی زروفی هەموو تیپەکەنەوە تیپی تکەش هەیە تیپی هونەری هەولێر هەیە ئێستاکە کۆمەڵی هونەر و وێژەی کوردی هەیە بەڕێوەبەراتی هونەری شانۆ هەیە باشە بەڕێوەبەراتی هونەری شانۆ خۆ ڕسمیە کا ئیشەکی پێ دەکرێت نییە یعنی هاوکاری مادی نییە داعم نییە پشتگیری نییە ئەوە بەڕێوەبەراتی شانۆ کاک مامۆستا هیوا سوعاد سەلاو و ڕێزم لەبۆ هەیە ئەو بەڕێوەبەرە لەوێندرەکە مەفروضە ئەمە هەموو ساڵێ فستیڤاڵێکی شانۆیی بکەین فستیڤاڵی شانۆی لۆ خۆشەکەی چێ ئیسیفادەکە چییە ئەو تیپانە تیپی عەرەبیە لە دۆرە پشت دێتن لە دەوڵەتانی عەرەبی یان تورکیا دێ یان لە ئەوروپای دێن ئەمە لێرە تەجروبەی وان دەبینین ئەوان تەجروبەی مە دەبینین یعنی گۆڕینەوەی ئەزمموی یەکتر ئەوجە بە هەزار حاڵی دەبینی حتا موافقە دەکرێت موافقەش دەکرێت بە پارەی کەم کەچی لە دهۆشێ مەسەلەن فستیڤالی سینەمای کرا پارێکی زۆر خەیالیان و سەرف کرا لە سلێمانی ڕۆت هەولێر نازم شانسینیە لۆ لە بۆ هایە بەڕاستی ئەوزە ئەو تیپانە کە ئەتوو پژگیری مادی نەبیناتە نیش بکەن خۆن وتم ئیشەکەیمە ئێستا نەبوویتە پیشەمەندی هەر کەس لە بەخۆی پسمێنەکە تەمسیلێک حازرکەی یان شانۆگەرێک حازرکەی پلێتی ببڕی پلێ دوێ زۆر ئەو تەجروبە کرای فاشی بێ لە کرەمە هەمووی دوو ڕۆژ سێ ڕۆژ خەڵکەکە دێ بای ئەوەی ناکاتە پارەی دیکۆڕ و میکۆڕ ئەو شتانە